جیاوازی دەکرێت لە نێوان پارێزگاکان و ڕێگەوبانەکانی سلێمانی تا دێت خراپتر دەبێت ڕێگەوبانەکان. پارە بۆ پرۆژەکانی سلێمانی تەرخان ناکرێت. ئەوە قسەی پەرلەمانتارێکی یەکێتیە و ڕخنە لە ئەدایکاری حکومەت دەگرێت و دەڵێت دوو ئیدارەی هەیە لە نێوان سلێمانی و هەولێر. ڕێگەکانی سلێمانی پاریان بۆ تەرخان ناکرێت و پرۆژەکان تەواو ناکرێن. سەبارەت بە ڕێگاوبانەکان بە تایبەت ڕێگای گەرمیان سلێمانی کە بەداخەوە ئێمە لە چەندین کۆنگرەی تر لە چەندین بەرنامەی تر لە پەرلەمانی کوردستان ئاماژەمان بەوە کردووە کە دۆخی ڕێگاوبانەکان زۆر خراپە، بە تایبەت ڕێگای گەرمیان سلێمانی کە ڕۆژانە خەڵکە بێتە قوربانی بچی بریندار چی خەڵکی گیان لە دەستدان. ومێ دەکەین ئەگەر قەرارە دەستی خزمەتگوزاری لەو سنوورە هەبێ، هەروەکو وتم ئەو ئامارەی کە خزمە ڕوو ئەوە باشترین بەڵگەیە لەسەر ئەوەی کە بەداخەوە بە یەک چاو بە یەک دەست ئیش لەسەر خزمەتگوزاری بۆ هەموو ناوچەکان نەکراوە. ئەمەی کە من ئاماژەی پێدەم هەروەکو چۆن ئێستا نیگەرانەکانی سلێمانی بەرامبەر هەولێر زۆر بەرز بووتەوە، ئەمە بۆ گەرمیان بەرامبەر سلێمانیش ڕاستە، ئەمە بۆ کفری بەرامبەر ئیدارەی گەرمیانیش ڕاستە، لە ئیدارەی سۆران و چۆمانیش ڕەنگە ئەم گرفتانە هەبێ. بەداخەوە ئەمە هەمووی بە حکمی ئەوەی کە شەفافیت لە سەرکردنی دارایی ئەم وڵاتە نیە و بودجە نیە، بودجە نایەتە پەرلەمانی کوردستان. بەشێکی لە گرفتەکان بە حکمی ئەوەیە کە بودجە نایەتە پەرلەمانی کوردستان ئەم گلەی و گازندانە دروستە بن. هەروەکو وتم شارێک لە شارێکی تر گلەی هەیە. ڕێگاکانی سنووری سلێمانی و ئەو پرۆژانەی بەنیوە ناچڵی کاریان تێدا کراوە ژمارەیان تا دێت زیاتر دەبێت. پرۆژە تەواو نەکراوەکان لە ئیدارەی ژێردەستی یەکێتی بوون بە گرێکوێرە و پارتی بە تۆمەتبار دەزاندرێت لەوەی جیاوازی دەکات و سەرۆکی حکومەت جیاکاری دەکات لە نێوان پارێزگاکان. ڕێکخراوەکانی بواری هاتوشۆ دەڵێن ڕێگەکانی سنووری سلێمانی زۆر لە ئاسی مامناوەند خراپترن و ڕێگەکانی دەرەوە بە تایبەت بوون بە مۆتەکەی سندنی گیانی هاوڵاتیان. بێگومان ڕێگەکانی کوردستان بە شکلێکی گشتی ئەتوانین بڵین لەژێر حەدی مامناوەندیشەوەیە، بەهۆی ئەوەی کە لە کوردستانە گرنگیەکی ئەوتۆ نەدراوە بە هاتوچۆ بە ڕێگەوبان. سەرنج بین ڕێگاکان زۆرتر لە دەرەوە کێشەیان زۆرترە، با بڵین گیان لە دەستدان بەهۆی ڕووداوی هاتوچۆوە لە 5 زانە 4یان لە دەروی باڵین شارەکانە. بێگومان گرنگی نەدان بە ڕێگاکانی دەروی شار ڕاستەوخۆ فاکتەری سەرەکیە بۆ با بڵین زۆربوونی قوربانی هاتوچۆ. بەڵام تۆ کاتێکیش کە ڕێگا نۆژە نەکەیتەوە یان لە سایدێکەوەکی بە 2 ساید یان بۆ نمونە خیتاوی تازەیەکی ئەبێ لە هەمان کاتە کۆمەڵە شتی تری لەگەڵ کە یەک کۆنتترۆل لەسەر و ڕێگایە باشترکەی، یعنی کۆنتترۆل و چاودێری لەسەری باشتر بێت. هەرچەندە یەکێتی ڕخنەی زۆری لە ئەدای کابینەی نوێم هەیە، تەنانەت جێگری سەرۆکی حکومەتەکەش کە لە یەکێتیە بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کردووە، سەرڕای ئەوەش لە حکومەت دان و ناکشێنەوە. یەکێتی دەڵێت جیاوازی زۆر دەکرێت لە پرۆژەکان لە نێوان پارێزگاکان، پارتیش دەڵێت یەکێتی خۆی ناتوانێت ئیدارەیەکی باشی سنووری خۆی بدات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.